بەڕێزان خۆشەویستان دووبارە ڕووداوێکی هاتوچۆی دڵتەزێن لە بین 4 ئۆتۆمبیلدا. ئێمە ئێستا لە ڕێی بەغدا کەرکووکین، با بڵێین لە بینی تازە و داقووق. 4 ئۆتۆمبیل لێرە هۆی ڕووداوی هاتوچۆکە ترێلەیەکی جۆری ڤالڤۆیە. ئەو ترێلە لە ڕێی با بڵێن لە داقووقەوە دێ بۆ کەرکووک بە خێرایەکی بەرز کە برێکی گردووە، ئیتر نازانم هۆی برێگرنەکەی چیە نازانم، کە برێکی گردووە یەک لایە تایەکانی برێکی گردووە، وای لێ کردووە کۆنتڕۆڵ لە دەستدا. ئێمە بوو ئەڵین مەرجەکانی تونند و تۆڵی، ئەمە خاڵی زۆر گرنگە، دوای دێمەوە سەر ئەم خاڵە کە کۆنتڕۆلی ئۆتۆمبیلەکەی لە دەستداوە مەقەسی کردووە، پێڵێن مەقەس، ئەوەی سیاری بار هەڵگرێ بێزانێ مەقەسی کردووە، کە مەقەسی کردووە لەو کاتەدا ئۆتۆمبیلێکی جۆری BM، با بڕێ سەر ئۆتۆمبیل جۆری BMەکە بکەین لەگەڵمەوەرە. ئۆتۆمبیلی جۆری BM ئشتیازەکە بە وەکو یاسا قانونەن هیچ کێشەیەکی نییە، ئشتیازەکە نەختێرم دەرێ مرۆ خستێک دقیقە. ئەم BMە ئشتیازەکە لە تەنیشتیەوە ڕەدەبێ کە ئشتیازەکە ئەو ترێلەیە کە وەرە لەگەڵما، ئەو ترێلەیە کە کۆنتڕۆل لە دەسەدا لەم BMەدا، ئەم BMە وەڕەگەڕێ کە وەرگەڕا ئەم BMە سەیری کە ئەم دەرگای پێوە نەماوە، تەبعاً ئەم دەرگا نەماوە، سەیریکە چی لە BM کردووە، دوای ئەوە ناوەستێت ئەڕوا بەروچێ با بڕێن بۆ ولا ئەڕواتە دێتە ناو جادەی سایدی ئەو دیەوە، دێتە ناو جادەی سایدی ئەم دیەوە، یەک دەق دێتە ناو جادەی سایدی ئەم دیەوە. ئەلێرە لەم ئۆتۆمبیلەدا لەگەڵ ئۆتۆمبیلێک جۆریشکە نەوعی پیکابەکە زەرمەندەکەی وان نەبووە، احتیمالە خۆیان شخصەکان لەخوا بەزێت باشن وازیێنا ڕۆشت، بەڵام ئۆتۆمبیلەکەیشی زەرمەندی برا سەیری کێسەکەی تەقیوە، مەکینەکەی لە شۆ خۆی هەڵگردووە، ئەبێ چەندێ خێرایەکەی بەرز بێ ئەمە سەیریکە جان پێشەوە شکاوە. ئەم سیارەیە مەجموع ئیجمالی بریندارەکان 7 کەس بریندارن بەداخەوە، 7 کەس بریندارن. سەیری ئۆتۆمبیلەکە خۆی لە کوێ استقراری کرد، ئەگەر بیر لەگەڵما کاکەی وێنەگر ئەمە ئەبێت تۆ خێرایەکەی تۆ چەند بێت لە 3 ئۆتۆمبیلت دابێت اینجا خۆت لێرە ئەو خۆڵە بتگرێتەوە، ئەبێت چەند خێرایەکە چەند بەرز بێت. سەیریکە ئێمە هەموو جاڵین پابەتبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ دوور تەخاتەوە لەم شێوە ڕووداوانە. 1 2 مەرجەکانی تونند و تۆڵی زۆر گرنگە، مجار وایە شتێکی مەوزوعێکی معنادایەنین، بەڵام نەخێر کاتی خۆی کە بۆڵی مفاجعات تەڕێ کاتی خۆی کە دەرەکەوێت شتێک کێشیە گەورەت بۆ دروستەکە. دائیمەن ئیهمالی ئۆتۆمبیلەکەت مەکە، مەرجەکانی تونند و تۆڵی جێبەجێ بکە بە شێوەیەکی 100% برێکە، هەند برێکە، لایتە، ئاوێنەکانە، جامەکانە، هەمووی تایەکان هەمووی ئەبێت جێبەجێ بکە، لەبەری تۆ شت هەیە تەوەقعی ناکەی بۆ دەرەکەوێ، وەکو ئەم بەڕێزەکەوە یەک لایە تایەکەی برێکی کردووە بووەتە هۆی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن. هیوادارم خوای گەورە شفای ئەو بریندارانە بدا، هیوادارم لە ئێوەی بەڕێزیش هەموو شۆفێرێک هەموو هاوڵاتیەک پابند بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ ئەوەی ئەم حاڵەتانە دووبارە نەبنەوە لامان. کاک بەڕاستی زەمبی ئەو سیارە کە ئێسپیەت چییە کەوا لە ڕێی خۆی ئەڕوا هیچ کێشەیەکی نییە، لەگەڵ بنەماڵی خۆی لەگەڵ خێزانی خۆی دەرچووە بۆ سەیرانگا، ئیشێکی هەیە، کارێکی هەیە، تووشی ئەم ڕووداوە هاتووە بێ هەمویان لە خەستەخانن. هیوادارم پابەت بەڕێزان ئەمە شۆفێری BMەکەیە، بەو شێوە زەرمەند بووە. کاکە گیان ئەگەر بۆمان بەحسکەی بە وردی ڕووداوەکە چۆن بوو؟ بەڵێ گەورم لە سایدی خۆماتم لەسەر سایدی سەریە ترێلەکە لە بەردەمە بوو لە دەوری 100 ڕۆشتە 100 بەڵێ ڕەماشم بووی لەدا شتیازێکم مەجای دا پێم گەشتمە نیوەی ترێلەکە ئەکسەر شکانێبانمە لە دەستی کۆنتڕۆلی لە دەستدایتە نازام چی بوو شکانێبانمە و کەوتمە ناو خۆڵەکە دوو تایاشکرە ناو خۆڵەکە ودم بۆی بوەستێتەوە هەر هات بەردەم لە پێشەکەمیدا و بە تەقلەی دراگەم لە خۆنەوە سیارەکەت وەرگەڕا سیارەکەم وەرگەڕا تەقلەم لێدا تۆ کێ لەگەڵا بوو؟ خوشکێکم و مناڵێ بچووک 2 ساڵان لە سیارەکە فڕیانیدا
حد شنو دروا سعرك؟ هلا سعرك قدرت شنو دروا الشانيشكا دمشاي ماني يومي تقي تمام قام لي ابو ليو هاتم سعرك بتقلواد قايش حزام بسطيبو بالي تو بسطيبو شغلني بس ني بسطيبو بزانا قايشي سلامتي چنگرگا دوايا روشت اوديو لو لجوري في كابكو او لو سعر سبي لو كي سبورت ازيدا او كي چن كسي تيابو سنه فريان 4 نفر بس زعم جنكا قاچيشكا لقد دسيا مناڵەکە باش بوو پیاوەکەش باش نییە وابزانم پاوەکەش باش نەبوو باشە تۆ بە ڕێی تۆ ئەوە ئۆتۆمبیلە دەرچووە پێشی باشە بۆ برێکیگەوە برێکەی دیارە برێکی یەک تایی گردووە اینجا هاتووە دی و ئایا کێشەکەی چی بوو نازانم سارەم نەبینی من لەم لاولای گەیشتمە پشتی ڕەماشم وی لێدا خۆی هەدیە ڕەماشی بۆ لێدەی سارە بەسەر خەوتو بوو ئاگای لە خۆی وەڵڵاهی نازانم نەمبینی سارەم بەسەوە نەترێلەکە لە بەردەم بوو ڕەماشم بۆی لەدا بەردەم میلادە کە بەردەم میلادە خوای گەورە ئینشاءڵڵا شفای ئەو بریندارانەدا ئامین ئینشاءڵڵا و ئینشاءڵڵا ئەمڕۆ داوە دووبارە نابێ ئینشاءڵڵا بە هەمەتی ئەو خەڵکە بەڕێزە کەوا زۆر سپاسیانەکە کەوا هاوکاری ئەم پیاوە بوون و بە هەمەتی ئێوەش ئەگەر سەرپێچی نەکەن و پابەندن بە یاسا ڕێنماکانی هاتوچۆ زۆر سپاس بینەرانی خۆشەوی سڵاوی خواتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دیسان هاتیینەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕێبەری هاتوچۆ بگە بابەتی بەرنامەکەمان ئەمڕۆ لەسەر سەرپێچی ڕۆنساید هەروەها چەند تاسەیەک هەیە ناو شاری کەرکووک حەزمان کرد بڕۆین بۆ لای بەڕێز بەرەوبەری شارەوانی کەرکووک بۆ ئەوەی ئەو تاسانە بە زووترین کات چارەسەر بکرێن بۆ ئەوەی کەس تووشی ڕووداوی هاتوچۆ نەبێت بینەرمان بن. سيارة صني أجرة المرقمة حاليا بالاتجاه. أشكرك بارك الله بك على المتابعة حاليا بالانتظار. شنو رأيك بالسواق المخالفين؟ والله يعني أنا أشوف يعني شلون نقول له يتحاسبون. تمام. على مود ما يخالف. ايه. إذا أنت رجل مرور ايه. واقف هسه بمكاني ايه. وجاك واحد منك خلينا نقول رونسايد. نعم. شو تحاسبه؟ تغرمه تحجزه لو تغرمه وتحجزه؟ اثنيناتهم؟ اي والله. ليش؟ على مود البقيه يتعظون من هذا شو اسمه تقل الحوادث وهم السير يمشي بصوره صحيحه. يعني الرونسايد انت شو تقول عليه؟ يعني والله العظيم هم اذيه عن الناس وهم اذيه على نفسه. تمام. أي. يعني هسه انت ما جت منك رونسايد؟ لا. تمام. اطبق سيارتك قدام هسه نداء عليك مش نيسان صني جاي رونسايد من يم معبد الصابع من داين. يلا اطبق سيارتك قدام. انت شنو رايك بالمخالفات المروريه اللي تصير داخل المدينه يوميا سواق التاكسي الخصوصي؟ والله عمي سيدي ما ماكو داعي تسوي يعني غير قانون تطلع من القانون. تمام. ليش تطلع من القانون؟ تمام. يعني يصير ايه اعطيني اياه. تمام سيدي. زين انت هسه اذا هسه انت بمكاني إيه؟ واقف رجل مرور. نعم. وتحاسب. نعم. اجتك سياره منك عكس السياره رونسايد. اي
شو تسوي له؟ تغرمه 200,000 لو تحجزه لو تغرمه وتحجزه؟ والله هم غمره وانا حجزه. هم تغرمه وهم تحجزه؟ هم يغرمه وهم يحجزه، ليش؟ جاي رون سايد حتى شو يصير؟ يقصد على الناس، يأذي العالم. هو هم يتأذى، يضربني. انا عندي نفر يجوز عندي تمام مريض، يجوز عندي. يعني انت هسه يجي رون سايد المفروض اني هم اغرمه وهم احجزه، يعني غرامه ما تكفي. ما تكفي. تمام. هسه انت على كلامك عندنا مفرزه قدام وعندنا كاميرا، انت يم المعبد صابئ المنداين جيت رون سايد، فعليه نادونا برقم سيارتك انت جاي رون سايد، هسه نحجزك لو نغرمك؟ والله سيدي انت نحجزك لو نغرمك. والله انت تعرف. هسه صار لك ساعه كلش نشط. ايوه غرامه. والله سيدي انا اشتغل. انا اشتغل يم المحكمه. هسه دقيقه. نعم سيدي. هسه حجز له غرامه. والله كيفك. ها؟ كيفك انت تعرف. انت تقول اثنينات، هسه قبل شوي قلت اثنينات. انت تعرف. اطبق سيارتك قدام، اطبق سيارتك قدام. صار يلا اطبق سيارتك قدام. اخواني المتابعين، مثل ما جاي تلاحظون عندنا مشكله ويا مجموعه قليله من السواق، يعني مع الاسف المصداقيه ماكو بين رجل المرور والسائق او المواطن، طبعا نسبه جدا ضئيله مثل ما جاي تلاحظون، يعني تناقض في الكلام، تناقض جدا كبير. منانا يقول يتم محاسبته غرامه وحجز حتى يصير درس لغير ناس، ورا ما عرف انه وعرفنا احنا رايح رون سايد يقول فعليه نرجو الالتزام لطفا. ليش ما شاد حزام؟ والله هسه شويه اكو حاله طارئه مستعجله. اكو حاله طارئه. زين انت يعني تلتزمين بالقانون، تحبين لو تحبين مخالفات اكو لا عيني طبعا مخالفات شلون يصير؟ تمام ملتزمه بالقانون. اكيد زين طبعاً. اذا انت مثلا بدال رجل مرور واقفه نعم بتقاطع او مفرزه، نعم وجت منك سياره عكس السير، سايق يسوق عكس السير، انت كمرور توقفين تحاسبينه تغرمينه 200,000 لو تحجزين سيارته، لو تغرمينه وتحجزين سيارته؟ احجز سيارته ويجي خلينا نشوف شنو اللي يعني ليش هالغلط اللي دا يسويه. احجز السياره. غلط مو غلط؟ احجز طبعا غلط. عكس السيارة غلط. اي احجز السياره احسن. نعم احجز السياره لانه يتسبب حوادث مروريه. اكيد طبعا. يعني انت ويا حجز السياره وغرامه همينه لو بدون غرامه؟ بس حجز السياره. بس حجز. لان هو بعد ثاني مره يخاف، لان شيء عزيز عنده السياره، يعني يخلص شغلاته. من ينحجز هو يعني بعد ما يقدر. تمام. احنا على كلامك بما انه عندنا مفرزه قدام وكاميرا، هسه انت اجيتي عكس السير. نعم. من يم معبد الصابئ المندائين. تمام. نغرم شلون نحجز سيارتك هسه؟ والله استاذ انا تدري شنو، والله حاله طارئه هسه خبروني. هسه ما يخالف نحجز لو نغرمك. هالمره عفوني. لا انت هسه قلتي حجز، اي مصره على الحجز. صح بس لا عليه لازم ناخذ اجراءات قانونيه وياك. والله العظيم هم اذيه عن الناس وهم اذيه على نفسه. شيء عزيز عنده السياره، يعني يخلص شغلاته. من ينحجز هو يعني بعد ما يقدر. لازم تحجزه، تقرمه حتى ما يعيد النوم. هسه لو انت بدالي مرور. نعم اجاك واحد رون سايد. نعم. شو تسوي له؟ لازم تحجزه، تقرمه حتى ما يعيد النوم. حتى ما يعيدها. اي زين انت هسه منك جيت كاميرتنا هنا جاي تصور، عندنا منتسب ودوريه هناك. نعم. سيارتك جيت رون سايد، هسه انت حكمت على نفسك، انا هسه حجزك لو اغرمك؟ هسه من يم شو اسمه المعبد الصابئ المندائين جيت رون سايد، عندنا كاميرا وعندنا منتسب هناك نادى عليك. ليش؟ والله عندي مستعجل شو اسمه نفر مستعجل. ايوه لازم تروح رون سايد. مستواك انت والله تقول القانونيات وكذا واللي صحيح. تمام صحيح بلا. انت يعني شلون هسه ما جاي افتهم، انت انا تقول لازم تطبق القانون، انا انت مسوي مخالفه. والله هطبق القانون بس يعني هذا بس يعني هسه اغرمك لو حجزك. اغرمك لو حجزك. كيفك؟ غرامه اطبق سيارتك قدام. غرامه يلا اطبق سيارتك قدام اطبق. شو تسوي له؟ بعد حسب القانون. حسب يطبقون القانون عليهم. نعم صحيح. هسه انت منك جيت عندنا كاميرا وعندنا منتسب نادى عليك. نعم. انت جاي رون سايد. هسه يا هو اغرمك لو حجزك. كيفك بعد سيدي لو مرمرك ما يصير. صحيح. تمام؟ صحيح. يلا اطبق سيارتك قدام. نعم.
شو مخالفه كيف؟ سيدي السيارة كيف انا اخوي نيه؟ ايه عقد وكالة عندك ايش عندك بيها؟ والله البارحة ماخذها من المعارض وجايبها فحص بعد حد ما الله يساعدك. يا مرحبا. ليش ما شاد حزام؟ هسه شفتنا والله هسه طلعت من المؤسسة وتوني اسحب الحزام مو انا ليش السنوية مو باسمك هسه شلون اعرف؟ السنوية والله البارحة عندك وكالة قانونية؟ البارحة عقد مروري؟ البارحة مشتريها من المعارض وعلى الفحص مالها واليوم جيت بس اعطيني ابحث. اثبات. بارحة مشتريها تمام كلامك إيه صحيح والله. بس شيء قانوني. والله شيء قانوني صحيح بس ما والله ما عندي والله. هذا يسمونه قانونا عدم ثبوت الملكية. والله هسه ما عندك اثبات انه هاي السيارة تعود لك. صحيح والله. على الكلام تمام بس واقع فعل ماكو. صحيح يعني ما عندك مستند انه تثبته تقول له هذا يا رجل مرور هاي سيارتي. صحيح سيدي. اطبق سيارتك قدام. باش بهور نبوش الدانا بخو اول سري بو اميو بي كما بخو مجال مني مجال مني ها اتذكر اي مجال تي غرامه بدي اما يصغر عمي لسرا يصغر عمي خدين جايكي توا بو اخر ازايتي واخوا يعني مجال مني يعني ايش ما خوي بلادي خوي كورنكي وانيه بو ورنبوشا ويتم نيسان يبصموا ازاني لجاده كان خلق ازعاجك والله راس من بخوا حزم بوشني كتلبيه كبيره خوشه لجاده هوري بولي دي تشي دي ازايتي حزم بورني بخوا من جاده زور هورن لينا لي بكروكاك اي كما بانسو من هذا اخر تنام فرزوا اخر مساله وني بخوا سعرك اللي بيش الراقره من اجر هين جانا كم دي سعرك اجر بيبصوا ايدون غرامك باش سعرك اللي بيش الراقره الراقره اللي بيشان خوش بيستان برزان وكو دبينن ام حالتها ديار ديكي ناشرينه شوفير كاوتومبيلك يكري ياخذ خوي جاروايا زوربي شوفير التاكسي كان طبعا هورن بوشي بوداني هورن بوش وكو ياسا قدغيا ناكري به شويه لهورن بلادك خوي جاواستر هرشي زياد وكم بيت اجراءاتي لقلاقين سيارة شارجر ابيض اللون تحمل الرقم حاليا بالاتجاه. اشكرك بارك الله بك. حاليا بالمتابعه والمراقبه. اجتك سياره منك مخالفه على سبيل المثال رون سايد. اي شو تسوي له؟ تغرمه 200,000 لو تحجزه لو تغرمه وتحجزه. المفروض يعني تغرمه حتى مره ثانيه ما يسويها واذا سوى مره ثانيه يحجز. يعني هسه اني اغرمك لو احجزك. ليش؟ عندنا كاميرا ودوريه هناك هسه نادوا عليك وصوروك انت جاي من يم المعبد جاي برون سايد. الطريق مسدود واحد كان صادق. هسه انت على كلامك لازم اغرمك ما احجزك مو؟ اعطيني اجازه سنويه تمام؟ سياره حكوميه. نعم. وانت سايق عندك اجازه سوق مو؟ نعم سيدي. ملتزم بالقانون؟ نعم سيدي. زين شنو رايك بالسواق اللي جاي يخالفون هسه بالشارع جاي تشوفهم؟ والله ظاهرة مو حلوة صراحة. مو حلوة. نعم ظاهرة زين اذا انت رجل مرور واقف بمكاني. نعم. مفرزه. نعم. اجتك منك سياره مخالفه على نعم. سبيل المثال خلينا نقول عكس السير. نعم. ايش راح تسوي لها؟ تحجزها تغرمه؟ اخذ اجراء القانوني شو يقول؟ نعم. اخذ عليه اطبقه لانه ظاهرة مو حلوة. ظاهرة مو حلوة. رون سايد. رون سايد. نعم. ما حلوة ظاهرة ما حلوة. عكس السير. نعم سيدي. زين عكس السير هي بها حجز وغرامة يا هي والله يا سيدي وحجز والله واثنيناتهم هم يرهم. نعم وهذا يبقى على الاجراء القانوني على شلون ما تقول الضابط اللي يحاسب المواطن. تمام. يعني هو وسانيته يقدر يغرمه يقول له عليه. نعم. احنا عندنا مفرزه قدام. نعم. وكاميرا تصوير. نعم. انت هسه جيت منك رون سايد نغرمك لو نحجز سيارتك. سيدي العفو بس انا جيت بهذا السايد منك جيت رون سايد تصوير مصورك. نعم سيدي. هسه انت والتشارجر نفس الوقت اثنيناتهم. سيدي العفو هذا سايد رقم سيارتك حكومي باجر. نعم سيدي. رون سايد لا تقول لي ما اعرف شلون عندك اجازه ما تعرف. هسه انت جاوبني احجز سيارتك لو اغرمك. والله يا سيدي غرمني. اغرمك. تمام اطبق سيارتك اطبقها قدام. شيبوا اما برون سايد هات دورة ما مرون سايد هات ودعج من تسبة كمان تشوف بيشوا قريب من اللي بوشوا روي السلوى ذاك والله انا كان قد مانو دوي يناتو بلى استخوش بيه فمسني كيتي وهي اجازه. السلام عليكم. ليش المرور قال لك اوقف جيت رون سايد وردت تضرب المرور ورحت نزل الجام. نزل الجام وانا شفتك هسه صورناك بالكاميرا. ها؟ ما ضربه بعيد. هسه المرور قال لك اوقف جيت رون سايد رجعت ردت تسبب بحادث ورحت بسرعتك. يعني شنو هالمغامره هاي؟ ليش يعني راح نسوي لك المرور شنو؟ اول وتالي لو تتغرم لو تنحجز.
يعني انت لو متسبب بحادث ليش هالسرعه هذه؟ ثانيا ابو المرور يقول لك اوقف، ليش ما توقف؟ والله استاذ يعني حسبالك تروح بعدها هي؟ لا ما عندنا دراجات ما شاء الله وين ما تروح يجيبوك، ما بيها مجال يا اخي. بس انت رحت عكس السير وما امتثلت اشاره رجل المرور، هاي مخالفتين صارت عليك، واجازه سوق ما عندك؟ اجازه سوق عندي. وين اجازتك؟ عندي فقدان جا امشي بيها. وين فقدان؟ كتاب هاي الكتاب يعني. ما مكمل اجراءات، كل شيء ما مسوي يابا، كل شيء ما مسوي، ما مسوي ماله كل شيء يا عيني. انت المفروض تسوي استنساخ كتاب عندي فقدان. جاي امشي على بيه. كل انت هسه مخالف، والمخالف يحاسب وفق القانون. هسه انا اتعامل معاك ما عندك اجازه سوق لانه ما مكمل اجراءات جاي امشي بيه هاي حتى استنساخ، رايح اصل عليها المحكمه المحاميه تجدق عليه. تمام، عليه انت راح تتحاسب. تمام. خوش ويستان برزان ام شوفيره برزا كاتيك كما في زمان دانا او برون سايتات او عيننا كاتيك كما في زمان دانا كما في زكي بيني بوليسي هات شوي بيني كهرشان بيوت را وصل را نوسطا طبعا ملينا بوليسكو خريق بو تشيرو دايش هات شو بيت بخير عايشي زور برز درشو بلام كاك بختياري شوفيري ماتور سكيلمان طبعا امانه هم يان دوريان بينيوا بيشيوه اوشتار ليان رد نابيتو تواني بكمترين كات بزوترين كات بروات شوفيرك بينت خوي اوتومبيلكي واجراءاتي لقلاقين اما بيام بو كساني كواك بوليسي هاتشو كبي طلب بو ياخذ صال انا كم دري ياخذ مولته كم دري ابي اجراءاتي تشيبي او بريان سزايك غراميه كان حد سكا بلام اما يسابي تقالبي شيكوا اما تجي لو سربيتشي خوي سربيتشي شكرت تريكرت مني لا بوليسي هاتو تشوكو مولتي شوفيري شينيه اما اجراءاتك زياده القلب ولا سر او شوفيره بريزا هي دارم همو شوفيريك بابند بي بياسا ورين ما يكاني هاتشو إيشك زيادة القول نكاتو ولا سرخوي بابرين لا أم شوفير برا زبزانا أما أو تشيو أمش برون سايد هات الله يساعدك مو أنت عسكري ليش جاي رون سايد؟ والله سيدي مستعجل مستعجل شنو؟ على الدوام. وليش تجي رون سايد؟ والله سيدي يعني هاي الاستدارة هناك إذا على الوقت تقول ما يطول دقيقة صحيح سيدي. وإذا على البنزين ما أتصور ياخذ من عندك جزء من ربع لتر. لا والله ما ياخذ يعني نص استكانة شاي ما ياخذ بنزين. والله صحيح سيدي. يعني ليش هالمغامرة هذه؟ وجماله أنت منتسب والمنتسب أنت وبالقانون لازم أول الناس تنفذ القانون تمام؟ تمام سيدي. يصير هالشكل؟ لا والله ما يصير يا عيني. نعم سيدي. عليه تتحاسب أنت المنتسب يتحاسب أكثر ما يتحاسب المواطن لأنه أنت بالقانون يا أخي. تمام ما سيدي. يصير. راح نتخذ بيك إجراءات قانونية. أول شيء غرامته 200,000 دينار العكس السير. نعم ثانيا ناخذ عندك تعهد بعدم المخالفه. نعم ثالثا راح نسوي كتاب الجهه الدائره اللي تداوم به انت حتى يصير عندهم علم انه ينبهوك ثاني مره لا تخالف هاي المخالفات لانه هاي المخالفات وراها حوادث مروريه تتسبب وفاه اشخاص. صحيح. السلام عليكم. ليش شفت المفرزه ورجعت؟ والله خالي ما عندي اجازه. ما عندك اجازه؟ اي والله. وفوقها تروح رون سايد. ليش؟ والله خالي وين الثانويه؟ الثانويه يم الثانويه؟ ما عندك اجازه سوق. وتروح رون سايد وتشوف مفرزه وتروح ما تخاف. والله يا خالي خلك اكلمك بشغله. ما يصير يا عمي عامل وما عندي فلوس اطلع اجازه. وليش تروح رون سايد؟ هسه عامل عرفنا، هسه ليش تروح رون سايد؟ صارت بعد. طبق سيادتك قدام. والله العظيم هم اذيه عن الناس وهم اذيه على نفسه. شيء عزيز عند السياره يعني يخلص شغلاته من ينحجز هو يعني بعد ما يقدر. لازم تحجزه تقرمه حتى ما يعيد هالنوع. خۆشەویستان بەڕێزان بەهۆی چەند تاسەیەک هەیە ناو شاری کەرکووک خۆتان دەزانن لە دەرەوەی شاری کەرکووک بۆتە هۆی قەڵەباڵغ و بۆتە هۆی
ڕووداوی هاتوچۆ بۆ مەبەستە ئێمە ئێستا بەڕێوە ئەڕۆین بۆ بارەگای شارەوانی کەرکووک بۆ لای زۆر بەڕێز مهندس فەریدون بۆ ئەوەی بزانە چارەسەرێ بکەین بۆ ئەو تاسانی کەوا کراوە ڕۆژانە ڕووداوی هاتوچۆ هەروەها ڕۆژانە سەرپێچی ڕۆژانە قەڵەباڵخی سکاڵای خەڵکان بە بۆنی ئەو تاسانە ئایا چارەسەری ئەبێت چۆن بێت ئێمە طبعا دەستخۆشی لە زۆر بەڕێز مامۆستا فەریدونەکەین دایم بەیەکەوە ئیشەکانمان جێبەجێ کردووە بەڵام مرۆ هەستمان کرد زیاتر بەروڕوو یەکتری بین و زیاتر خاڵەکان دەستنیشانکەین بۆ ئەوەی زووترین کات بە هەماهەنگی هەردوو دایرە هەردوو بەڕێوەبەرەتی کوێ کەرکووک و هەرمەها شارەوانی کەرکووک زووترین کات ئەو تاسانە چارەسەر بکرێت هیوادارم هەموو لایەک پابند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتووە ئەو شوێنانیشکەوە قەڵەباڵغا ئەزانی یاخود تاسەی لیە سەرپێچی مەکە بە ڕۆنساید بڕۆی یاخود ئەبینی لە شوێنێک ئەوەستیت ئەبێتە هۆی قەڵەباڵغی. بەڕێزان خۆشەویستان ئێمە ئێستا لە نێو شارەوانی کەرکووکین لای زۆر بەڕێز بەرەوەری شارەوانی کەرکووک مامۆستا فەریدون ئەو حاڵەتانی کەەوە ئاماژەم پێدا ئەو تاسانی کەەوە ناوجادە و ڕێوبانی ناو دەرە و شاری کەرکووک ئەبێتە هۆی قەڵەباڵغی و هۆی ڕووداوی هاتوچۆ بە هەماهەنگی بەڕێوەبەراتی هاتوچۆی کەرکووک و شارەوانی کەرکووک بتوانین بگەینە زووترین کات بگەینە حەلێ بۆ ئەوەی ئەو کێشانت لە خەڵک با بڵین نەجاتیان بێت لە ڕووداوی هاتوچۆ یاخود لە قەڵەباڵغی زیاتر بۆ زانیاری زیاتر پرسیارەکانم زۆر بەڕێز مامۆستا فەریدونەکەم مامۆستام کاتت باش زۆر سپاس تەبعا ئێمە سەرەتا زۆر دەستخۆشیت لیەکەین بۆ ئەو هاوکاری جەنابتان لەگەڵ بەرەبەراتی هاتوچۆی کەرکووک تەبعا بۆ بەرژەوەندی گشتیە بە تەکید ئێمە ئیتر ئمڕۆ هاتوین بۆ لای جەنابتان بۆ ئەوەی بزانین ئەو تاسانی کەەوە ئەمڕۆ ناو جادە ئەیبینین بووەتە هۆی قەڵەباڵغی بووەتە هۆی ڕووداوی هاتوچۆ وەکو جەنابتان دەورتان چییە یان چیتان پێ ئەکرێ بە زووترین کات بە هەماهەنگی هەردوو لە ئەو کێشە حەلکەین. پێشکی من دەستخۆشیتان لەکەم بە خێراتتانەکەم بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە لەبەرەوەی خەڵکی با بڵین ڕوحی بەشەر تەماسە مباشر ئەگە حادیسێ شتێ ڕوو بدە ئەمانە ئێمە کەمکردنەوەی ئەم بابەتە واتە هەم خێرە هەم واجبێکی وەتەنی بابڵین ئیشەکەی خۆتە ئێمە لەگەڵ دایرەی ئێوە زۆر تەڕابوتمان هەیە لە بابەتی جادە و بانە ئەمە زیاتر بۆ ئەوەی تەرکیزکەینە سەر ناو تصمیمی ئەساسی شاری کەرکووک چکە دەرەوەی شار بۆی خەڵکی بزانە علاقەی بە توڕق و جسوورەوە دایرە ڕێگاوبانە بەڵام ئێمە بڵێ پەیوەندی مباشری نییە بە ئێمە بەڵام ئێمە زۆر جار کە کۆبوونەوە لە محافظە ئەکرێ ئاماژە بەوە نادەین بۆ نمونە ئێمە ئێستا ئەگە خەڵک ئەکید کە دەرچووە ڕێگای هەولێر کەرکووک هەولێر چاک کراوەتەوە بڵێن وا خەریکی ئیشی تیاکرێ بەڵام ئەگە ملاحەزە بکەن کەرکووک سلێمانی لای دایرەی مرور بەسەرەوە بە بەرەو سلێمانی بڕۆی تاسە زۆرە لە چاڵ زۆرە من لەگەڵ مدیری توڕق و جسوورە ئەویش هەماهەنگە لەو بابەتەوە هاوکارە دامان ناوە لە ناو خوتەی ئەم ساڵە زۆری ئەو شوێنانە چاکەینەوە زائیدەن تەوسعی ئەو جادەیە ئەکرێ بێتە سێ مەمەڕ وەکو هەولێر و ڕێی هەولێر و ڕێی بەغا و ئەوانە بێت ئەمە بەنسبەت دەرەوەی شار بەنسبەت ناوی شار کە پەیوەندی بە خودی شارەوانیەوە هەیە ئێمە بەڕاستی ئیشمان زۆر کردووە لە خوتەی 2021 چونکە من لە 2020 دەست بەکار بووم لە 2020 هیچ پارەیەک تەرخان نەکرا بۆ بابەتی پرۆژە لەبەرەوەی ئیقراری موازنە لە پەرلەمانەوە نەکراومە لە هەموو عێراقا لە 21 ئێمە ئەوەی کە بۆماندانرا لە تەخسیسە
لە زۆری جادە سەرەکیەکان و جادە لاوێکیەکانە ئیشمان کردووە بەڵام ئیشیش کە ئیشەکەی لەوانەیە کێشە هەبێ لە ناو ئیشەکەیە یان کێشت بۆ دروست بێت تعاڕوزات هەبێ بۆیە ئێمە چەند شتێکەیە حەزەکەم ڕوونیکەمەوە بۆ بینەران یەکەم لەو ئیشانە هەموو شتێک هۆکارەکەی شارەوانی نییە هەنێ تاسە هەیە کە ئانی ڕوو ئەدا بۆ نمونە ئێستا ئەگەر لە باڵین جادەی کۆرنیشەوە بگەڕێتەوە بۆ بەلوپەکە بگەڕێتەوە بۆ جادەی بۆ جسری سێ جسر ولادا هەر لە پشت دایرێ سەحەوە یەکسەر چاڵێک لەوێ دروست بوو ئەو چاڵە هۆکاری مەجاریەکە بوو ئێمە وەکو شارەوانی خەڵک پەیوەندی بە ئێمەوەکە بەڵێ ئێمە یەکسەر نووسراوی فەرمیمان کردووە بۆ محافەزەوە بۆ دایرەی معنی کە مەجاریە ئەوانیش یەکسەر هاتنە هانای ئەو بابەتەوە لەگەڵ ئەو مقاولەی کە ئەو ئیشەی کردووە ئەو جادەیان کردووە لە چاکردنەوە بزەم چاکش کرایەوە شوێنی ترەیە لەگەڵ دایری ئاوە یان دایری اتصالاتە بۆ نمونە جادە هەیە بە درێژی کە هەڵەکەنرێ کێشەمان لەگە دایری ئاوە هەیە ئێمە نووسراو ئەەکەین ئەگە هەر تەخەسوفاتێکە بێ یان هەر خەتێکی لاینی ئاو ڕابکێشرێ ئەوان ئەبێ بگەڕێتەوە ئەو بابەتی وەکو خۆی ینی ئیلاماکانت عەلەیە و ئەگەر قیرە ئەگەر سەبا ئەبێ بکرێتەوە لە ڕێی ئەو دایرەی کە ئەو ئیشە ئەنجامەدا دایری ئاو بە نووسرا و زۆرجە نووسراوی تەکی دەکەین لەگەڵ محافظە بە تەلەفۆنیان لەگەڵ قساکەین بۆ ئەوی تۆزێک بە پەلە چکە ئەوان تۆزێک ئیشەکەیان سستر ئەڕوا ئەمانە ئەبنە هۆکار بۆ شۆفێران بۆ خەڵک بۆ ئێمە بەڵام ئەوانیشی هەیە کە باڵێن بەلەدیە خۆی ئەبێ متخصصە بێت چاکی کاتەوە بۆ نمونەی سە لە کەرکووکە لە تەقاتوعی ئەگەر حی نەسر تەخەسوفێ دروست بووە ئەوە من لە ڕۆژی پێنجشەمە ئیعازم داوەتە بەشی مەشاریع ناو ئەم هەفتەیە بەڵێ ئەبێت هەڵکەنرێ و چاکرێتەوە یان ئەگەر بەرامبەر گەرای سلێمانی ئەگەر مولای حەزەتان کردبێ پار کێشەیە گەورە دروست بوو ئەو منتیقانە نەزیزە کارێزە هەر هەموویمان هەڵکەن فلتەرمان بۆی کرد بۆڵدەرماندانە ئەمانە ئیشی باڵێن فەنیەت ئیشی هەندەسیە چاکمان کردەوە ئێستا چووە ینی خزمەتی هاتوچۆ هی خەڵکەوە لای مستەشفای سەرەتانیەکە کێشەیەک دروست بوو ئەینە چاکمان کرد ئەگەر مولای حەزە بکەن ئیسە چاڵەتر دروست بووە چونکە ئەم منتیقانە کارێزە کێشەی خەتی کارێز هەیە لە کەرکووک ئەمانە نزیزە دائەکەوێ بۆیە ئێمە بەردەوام ئەوانە لەسەر شارەوانیە چاکیکە بەڵام وەکو ئاماژەم پێدا ئەوکانی تر کە لە دائیرەکانی ترە ئێمە بە نووسراو مفاتحیانەکەین کێشەیەتر هەیە لە ناو شارێک ئەگەر ملاحەزە بکەن لە زۆر لاوە کێبڵ ضەوئی ڕاکێشراوە بەڕاستی من خۆم زۆر پێی زعجە بم من جادەیە تازە قیرەکەم یان کۆڵانێک تازە سەبێکم ئەڕۆن لەم سەر بۆ ئەو سەر هەرەمووی بە دوو خەتیش پێ دوایش کە پرێکەنەوە بە شێوەیەکی نایاسایی و ناشرین پرێ ئێمە بەڕائەدمە بەو شتانە نادەین ئەمە چکە ئەستۆپاچی داواکەن لە ئێمە لە دائیرەی معنی ئێمە کە بەلەدێ بەڕاستی من ئەوانە نایەن دەمێ لەبەرەوەی کێشەیان بۆمان دروست کردووە ئەوانەی کە ئەمان طبعاً موافقاتیان هێناوە لە بەغاوە لە وەزارەوە من ناچارەکەن ئەو خەتانە ڕائکێشرێ بەڵام کاکە کە تۆ خەتەکەت ڕائکێشی ئەبێ بە شێوەیەکی هەندەسی و گونجاو پڕی بکرێتەوە بۆی کێشە دروست نەکە هەنێکیان کردو هەنێکیان کەم تەرخەمن نیان کردو ئەمانە ئێمە نووسراومان کردووە من لەسەرمەوە دایرە خۆ من دایرێکی مەدەنیم دایرێکی ئەسکەری نیم باڵێ ئیجرای ئەسکەری فەوری وەرگرم من ئەنووسمەوە کە ئەنووسمەوە ئەبێتە ئەمە تەقریر و راپۆرت بەرزە بێتەوە ئەبێتە کێشەیەک لە کاتی ئیستیلامی ئەو پرۆژەیە وانە بێتە کێشە بۆیان ئەمە بەنسبەت با بڵین تاسە و شتەکانەوە ئێمە ئەمە ئەبێتە تەگەرەیە بۆ شۆفێران ئەبێتە بابەتی ئەوەی کێشەی هاتوچۆ یان حەوادثی لە دروست بێ ئێمە لەبەر ئەوەی کە حیفاز لەسەر ڕوحی بەشەر هەر شتێک کە لە بەرژەوەندی گشتی بێ بۆ ئەم خەڵکە ئێمە وەک شارەوانی هیچ کەم تەرخەمی ناکەین و ئەوەی لە توانای ئێمە بێ واجبمانەوە بێ ئەنجامی دەستان خۆش ئەگەر بێت و قوتابخانە یاخود ئەو شوێنانی کەوا قەڵەباڵغا داواکاریەکەنی سە من وەکو پۆلیسی هاتووە ئەیزانم بۆ معلوماتم هەیە بەڵام وەکو بۆ خەڵک ڕوونکردنەوەی بێنەوێت داوای تاسەی سنائیکەن ئالیەتی چۆنە بەچی شێوازیە بێن بەلای جەنابەت چۆن چی بکەن بەڵێ بابەتی تاسەی سناعی ئێمە تاسەوەی کە باسمان کرد لە یەکەم جا ئەوانە تاسەیەکی لە جادە دروست بەڵام تاسەی تر مەتەباتی سناعی ئەمە داواکاریەک هەر کەسێک هەر لایەنێک مەسەن قوتابخانە ئەوێ بەناو قوتابخانەکەەوە داواکە مزگەوت هەیە ئێوە دائیرە یان مواتن ئێمە کێشەمان لەگەڵ مواتنا هەیە زیاتر هاوڵاتی کە دێ داوا ئەکا بۆ کۆڵان ئێمە بۆمان نییە ناو کۆڵان تاسە خەڵک هەیە ڕۆژتۆ خۆی کڕێتی دایناوە خەڵک هەیە لە شوێنێکەوە بردوێتی ڕای کێشاو لە کۆڵان دایناوە بەڕاستی ئەبێتە کێشە لە کۆڵانەکان
ڕاستە لەوانەیە شۆفێرانیش تۆزێ بە خێرایی لێ بخورن بێتی کێشە ناو کۆڵانەکان کە تازە ئەوانەی کە سەبکریان قیرەکرێ داوای ئەو مەتەباتانە ئەکرێ هەر کەسێک کە پێویستی پێێتی هەر لایەنێک هەر جهتێک داواکاریەک پێشکەشەکە بۆ شارەوانی ئێمە ئەنووسین بۆ هەندسەی مرور ئێمە وحدەی هەندسەی مرورمانەیە ئەمە تەنسیقی لەگەڵ مروری بەردەی ئێوەیە هەیە مروری بەردە ئەمە طبعا ئەینووسنەوە تەقاریرە نووسن ئەینێرن بۆ مروری بەلدە دەرەچێ کەشفی موقعەکە کە ئایا ئەوێ پێویستیان پێویست نییە پێویستی بەدانەیەکان پێویستی بە دوودانەیە ئەوان قراری لەسەردەن کە بەڵێ ئەوان موافقیان دا ئەگەڕێتەوە ئەینەن شێوە بۆ لای ئێمە پێی موافقی هەندسەی مرور موافقە ئەدەین دووبارە بە مروری بەردە ببوورە دووبارە ئێمە موافقەکە ئەگەڕینەوە بۆ هەندسەی مرور بۆ ئەوەی لە مەخزن ئەو بابەتە چەند مترە بڕە نەزبیکە و ئەو خەڵکە لەو کێشەیە دروستکە نەجاتدا بەڵام کێشەکە لێرە چییە من کێشەم لەگەڵ هاوڵاتی ناو کۆڵانەکان هەیە من وەک شارەوانی دووبارە تاکی دەکەم و دائیرەیەکی ئەسکەرینی من دائیرەیەکی مەدەنیم نووسراو ئەبێ ئێمە نووسراو بۆ با بڵێن بنکە پۆلیسەکانەکە مەراکزی شورتە هەر کێشەیەک ئاوا هەبێ مرکزی شورتە بەڵێ ئیجراعات بکەن لەگەڵ ئیتر بابلینی ئیزارەی تەجاوزاتمانێ لژنا بەڵێ لژنەی ئیزارەی تەجاوزاتمانێ لەگەڵ قایمقامە یان لەگەڵ ئەو قەتاع بەلەدیانەی کە هەمانە بۆ ئەوەی چکە کۆڵانەیە 4-5 تاسەی دانەوە لە وابزانام گەڕێکی وحدە جارێک دەرچوین 9 تاسە لە یەک فەرعێکا بوو یعنی بەڕاستی ئەمەش کاریسەیە ئەمەش خەڵکی هیلاکەکە بۆیە لەگەڵ مرکزەکانە تەنسیقەکرێ بۆ بابەتی ناو کۆڵانەکان بەڵام جادە سەرێکیەکان ئێمە واجبمانە دوای ئەوەی کە موافقی مروری بەردەوەرەگرین دەستان خۆش کۆتایی پرسیار ئیسە ئەم تاسانەی ناو شار هەیە ئەم تەخەسوفاتە با بڵین ئەگەر بکرێت بە چ کاتێک تەقدیرێکی زەمەنیم بدەیتێ بە زووترین کات ئەگەر تەبلیتیش نەکرێت چاک نەکرێتەوە وەقتی بۆ ئەوەی ئەو قەڵەباڵغی یاخۆ ئەو ڕووداوی هاتووە کە بەهۆی ئەو تاسا بشکم بتوانین علاجیکەین بە زووترین کات ینی سەقفێکی زەمەنی زوم بدەیتێ بەڵێ با من تەوزیح هەیە بدەم بۆی خەڵک سە لەوانەیە بڵێ بۆ قیری ناکەن ینی کاک عامر ئێمە پێش 2021 معمەلی قیرمان هەبوو ئیشیە کرد ئێستا ئێمە معمەلەکەمان ڕاگیراوە هەر ڕاگیراوە لە بیئەوە و تەزویدی با بڵێن قیری سیالیمان ناکەن واتە من ئێستا معمەلەکەم هەر حساب کە تەفلیش کردووە بۆ ئەرزی ترە گەڕین معمەلەکان نەقڵ کرێت چونکە ئێمە هەنێ معاناتمانەیە خەڵک نایزانێت ئەمە ئێمە جاران دایرە سیانە من خۆم لەگەڵانە دەرەچووم هەر شوێنێک وەقتی حلمانەکە و بەعزێ لە ئینەکان بە تەواوەتی حلمانە کرد چونکە ئالیەتمانە بوو معمەلمانە بوو ئێستا نیمانە خەڵک گلەیمان لێکە حەقێتی بەڵام نازانێ ئێمە ئەو کێشەیەمانەیە من بە چەکوپینە ئیشەکانیان بۆ ناکەم ئێستا لەم هەفتەیە و ئیحالەی پرۆژە تازەکان هاتووە هەر لەم نزیکانە دەست بە ئیشەکان کرا لە هەموو قاتعەیەک ئێمە ئیشمانەیە هەر بە مەسئول قاتعەکانمان وتووە هەفتەی پێشوو ئێمە ئاگاداریانمان کردوێتەوە هەر مەسئول قاتعەیەک تاسەی زۆر زەق و بڵین ئەوەی کە کێشە بۆ شۆفێر دروستەکە هەموویمان بۆ ڕەفعەکەن بۆ بەشی پرۆژەکان لەو مەشروعی کە لە زمانی قاتعەکەیە مباشرەتەن ئەوانە چاکرێسە ئاماژەم بۆی تەقاتوعی حی نەسردا بۆ نمونە لە ڕێبەغا هەمانە لە منطقەی موسەڵا ئەوانە هەمانە ئەوەی لای خەستخانەی سەرەتانێکە دووربێ ئەومان هەیە ئەمانە هەر هەمووی ئێمە درکمان پێ کردو بەڵام ئەوشی نەزانین مەسئول قاتعەکە پێمانەڵێ یان لەو خەڵکە بەڕێزیش لە ڕێی کامیرەی ئێوە داوا ئەەکەم ئێمە ئەعلام بەلەدیە ڕاگەیاندنی شارەوانیمان هەیە ڕسمی تاسەکەمان بۆ بگرن موقعەکەیمان بدەنێ ئەمە ئاسانکاریە بۆ ئێمە سوپاسیانی شەکەین ئێمەش لە زمانی خوتەکانە بۆی زووترین کات ئەو تاسانە عیلاجکەین ئەمە بەڕاستی ئاسانکاریە بۆ ستافی شارەوانی لەوانێت تۆ لە بەردەم تەقاتوعی ماڵی خۆتە هەبێ من لەوانەیە پێیم نەزانی بەیان تاکیدم لێ نەکردبێتەوە فەلە ئەو بەڕێزانەوە کە لە ڕێی ئیعلامەوە ڕسمیەگرن بۆ شارەوانی نێرن ئێمە بە دڵفراوانی و سوپاسەوە وەریەگرین و کاری پێکرین سەرچاو بەخێر خۆشەویستان سەرپێچی ڕۆنساید ئەمڕۆ بووەتە باو لە ناو شاری کەرکووک
ئەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن. هیوادارم هەموو بەڕێزێک هەموو شۆفێرێک پابند بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ ئەوەی خۆی و ئەوەی بەرامبەری بپارێزێ لە ڕووداوی هاتوچۆ. لێرەدا دینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا دیدارێکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ. والله العظيم هم أذية عن الناس وهم أذية على نفسه. شيء عزيز عند السيارة يعني يخلص شغلاته من ينحجز هو يعني بعد ما يقدر لازم تحجزه تقرمه حتى ما يعيد هنه